لا دەستپێکی یاریەکانی خولی نایەبی عێراق بۆ ئاستی تازە پێگەیشتوان لە کۆمەڵەی دووەم هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە حدود کرد. لە سەرەتاوە تازە پێگەیشتوەکانی خاوەن ماڵ باشتر دەرکەوتن و دەرفەتی پێشکەوتنیان بە ئەنجام لە پێش بوو. لە خولەکی نۆعالی شێرزاد توانی تیپی تازە پێگەیشتوانی هەولێر لە یاریەکە پێش بخات بە تۆمارکردنی گۆڵ یەکەم. حدود هەوڵەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە دەست پێ کرد، بە تایبەت لەم دەرفەتە نزیک بوون بە گۆڵ بگەن، بەرگریکارانی هەولێر تۆپەکەیان دوورخستەوە. لە خولەکی 27 حەسەن جەمال بە تۆمارکردنی گۆڵ یەکەم ئەنجامەکەی بۆ حدود یەکسان کردەوە. لە نیوەی دۆم ڕێژەی دەرفەتەکانی گۆڵ کەم بوون، مەترسیدارترینیان ئەم لێدانەی حدود بوو. گۆڵپارێزەکەی هەولێر بە زەحمەت خستیە دەرەوە. لە دوا خولەکانی یاریەکە و لە خولەکەکانی 89 هات هێور بەشدار و پەیوەند خالیت دوو گۆڵیان بۆ سپی پۆشانی خاوەن ماڵ زیاد کرد و تازە پێگەیشتوانی هەولێر لە یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک براوە بوو. کاتن تەنها ئەوە هەبوو و دائیمەن کە دەچێت ناو منافەسات یەکەم یاری زۆر گرنگە تووشی حاڵەتی نەفسی دەبێ، یعنی ئەجوایەکەی طبیعی نیە. خاڵی دووەمیش ئەم دەتوانم برێم زۆر گەرم بوو، یعنی کەش و هەوا زۆر گەرم بوو، تەسیری لەسەر ئەو یاریزانە نەکرد. وەکو مستەوا ئەوانش فەریقەکی زۆر باش بوون، تقریبا مستەوان لێکدی نزیک بوو، بەس خوا مۆفەقی کردنی ئەمە براوە بووین. گۆڕانکاریەکان سیان بە کوخۆم کردم، بەس دویان ئیجباری بوو، هەردووچەند تووشی ئیسابە تووشی پێکان بوون، دوو گۆڕانکاریەکەم ئیجباری بوو. ئامادەکاری باشمان کرد بوو، یعنی بەگشتی لاعیبەکان و مدەڕی لە پشتمان بوو، ئیدارە لە پشتمان بوو، لە ڕووی هات و چۆ و لە ڕووی پارە و جلوبەرگ و هەمووش سەبارەت بەو یاریە شەوتی یەکەم یاریێکی باشمان کرد. سەرەتا گۆلەکمان کرد و دواتر بە هەڵەیەکی بەرگریکار گۆلەکمان لێ کراوە. بەڵام شەوتی دووەم تۆزە کۆنتڕۆڵمان دەستدا بوو، یعنی برێ لیاقەمان تۆزە کات بۆ خوارێ، بەڵام لە ئاخیرەکان توانیمان دوو گۆڵکەین. ئێمە زیاتر لە 6-7 مانگە ئامادەکاری بۆ یاریە دەکەین، بە ئامادەکاری بۆ خولی نایەبی عێراق دەکەین. الحەمدولله توانیمان سەرکەوتن بەدەست بێنین، بەڵام سەرکەوتنەکەش قوڕس بوو، چونکە لایەنی هەردوو لامان ئاسمان یەکەمەکان وەکو یەک بوو، بەڵام بە پێیەوەی کە هەندێک غەڵەتیشمانە بوو، هەندێک گۆڵیشمان چوان، گۆلێکمان خوارد. سوپاسی خواکەن کە ئاخیرەکان توانیمان هەڵەکان بقۆزینەوە و گۆڵی سەرکەوتو تۆمار بکەین. یەکەمەکان هەموو یاریزانەکانی خۆمان هی ئەوان و هی خۆشمان، ینی زۆر مادیوتیمان پێوە دیار بوو، چکە گەرمایەکەش لە چاو دوێنێ و لە چار هەفتەیەک پێشێستاوانە زۆرتر گەرم بوو. ئەمڕۆ 3 پلە زیاتر دەرەجەی حەرارە بەرز بووتەوە، بۆیە هەالەش یارەکەشە لە لیاقی هەردوو لا هەالەش بوو. بەم شێوەیەتی تازە پێگەیشتوانیانی هەولێر لە یەکەم یاری خولەکە بووە خاوەنی 3 خاڵ و حدودیش هیچ خاڵێکی نییە. هەرتی پێکیژنەم کۆمەڵی 8 یاری ئەنجام دەدات، یەکەم و دووەم دەگەنە قۆناغی کۆتایی. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.